دوستان خۆشەویستان زۆر بەخێر بێن. هەروەگەزانن بارودۆخی ئێران و بەتایبەتی کوردستان لە هەلومەرجێکی تایبەتدایە و دەمانەوێت ئەمڕۆ لەگەڵ زۆر خۆشەویست کاک سەید براهیمی عەلیزادە سکرتێری گشتی کۆمەڵە ڕێکخراوی کوردستانی حیزبی کۆمۆنیستی ئێران بدوێن و شرۆڤەیەکی ئەم ڕووداوانە بکەین. پێشوە بسملای کاک سەید براهیم مۆدە خۆشەویستەکان ئەگەر ئەتوانن لە واتسایپ گروهێ دروستکەن، چونکە لێرە نامەیەک یەکجار زۆر دێوە قفڵ دەبێ و ڕەنگە نەتوانین بەباشی بیبینین، بۆیە داواتان یەکەم یەکتان لە واتساپ گروهەکە دروستکەن. کاک سەید براهیم جان ئەم کاتۆ باش. هەموو کاتێکت باش. هەروەک لە سەرەتا بۆ ڕێکلامەکەش بڵاومان کردەوە، بارودۆخی ئێستای ئێران و ڕۆژهەڵات و ئەرکی بزوتنەوەی کوردستان چۆن شرۆڤەیەکەی دەخزمەتت داین؟ بە ناوی ژینای جوانەمەرگ کە خوێنی گەشی بوو بە هەوێنی گەورەترین بزوتنەوەی یەکسانی خوازانە و ئازادی خوازانە لە 43 ساڵی ڕابردوودا نەکە لە ئێران لە هەموو ڕۆژهەڵاتی ناوەڕاست، بە ناوی هەموو ئەو گیانبەخت کردوانەی کە لە 7 ڕۆژی ڕابردوودا بێباک لە مردن سینگی خۆیان کردە قەڵغان بۆ ڕزگاری کۆمەلگای ئێران لە مۆتەکەی کۆماری ئیسلامی. پێشەم شتێک سڵاو و ڕێزم هەیە بۆ هەموو ئامادەبووانی ئەم ژوورە، ئەوەی کە من بۆ دەستپێکی باسەکە پێشکەشتانی دەکەم. ئەلبەتە پێشتر ئەوە بڵێم کە من ئەرزی کاک مەنسووریشم کردبوو کە بەداخەوە من فقط ساعت و نیوێک دەتوانم لەو ژوورەدا بەشدار بم، دوای ئەوە مەجبورم بڕۆم، بەدیلێکشم بۆی نەبوو، دەناچارەم دەکرد، وەلی دەرهەرحاڵ لەو ساعت و نیوەدا لە خزمەتانەوە هەوڵ دەدەم بەشی زۆری وەختەکەش بۆ ئێوەی بەڕێزدا بنێم. بەهەرحاڵ من بۆ دەستپێکی باسەکە چەند تەوەرەی سەرەکیم دیاری کردو بە نەزەری خۆم کە بە کورتی قسەیان لێ بکەم. یەکەمیان بەستێن یا زەمینەی کۆمەڵایەتی و سیاسی سەرهەڵدانی ڕۆژانی ڕابردوو. ئەمە زۆر مهمە لەبەرەوەی کە ئەگەر تەسەورێکی دروست و وردمان لەو بابەتە هەبێت، دەتوانین پێشبینی بکەین کە ئەو حرەکەتە چەندە قوڵ دەبێتەوە لەو کۆمەلگایە، چەندە بەردەوامە و چەندە زەرفیەتی سەرکەوتنی هەیە. دووهەم چەخماقەیەک لێدرا کە ئەو بەستێنەی تەقاندەوە، ئەو چەخماقەیە ئەو بروسکەیە چۆن لێدراوە، لەکوێوە لێدرا، قسەیەکی کورتی ژەبارەت بەوە. سێهەم سەبارەت بە نەفسی مانگرتنی گشتی و مانگرتنی ڕۆژی دووشەمەی ڕابردوو بە تایبەتیش. ئەمەش گرینگە لێکۆڵینەوە لەوەش، چونکە ئێمە لە هەفتەکان و مانگەکانی احتیمالەن داهاتوودا جارێکی دیکە و شاد جارانێکی دیکە لەم یا لەو شوێن لەگەڵ ئەم دیاردەیە بەرەو ڕوو بینەوە ئەو تاکتیکەوە ئەو سیاسەتە لێک بدەینەوە، بزانین گرنگی چییە و چ دەورێک دەبینێ لە سەرکەوتن گەیاندنی خەباتی ئەو سەردەمەمان. چوارەم خاڵێک کە دەمەوێت تێکێ لەسەر بکەم داهاتووی ئەو حرەکەتەی کە ئێستا کەوتۆتە ڕێ بە بەرچاوگرتنی ئەوانەی کە باسی دەکرێت داهاتووەکەی دەیە بچی. و سەرنجام پێنجەمیش بۆ کوردستان فرسەتەکان و ئەرکەکانی خەڵکی کوردستان کامانن لەم قۆناغەدا. بە کورتی من ئەوانە باز دەکەم بۆ ئومێدەوارم بتوانم لە کەمترین زمانی ممکندا کە بەحسەکەش ئەنەبێت کە لێنی تێنەکەوێ ئەوانتان ئەرز بکەم. ئەوەی کە لە 8 ڕۆژی ڕابردوودا لە ئێران ڕوویدا لەواقعدا بروسکەیەک نەبوو لە ئاسمانێکی بێهەوردا، بەڵکو زەمینەی سیاسی و کۆمەڵاتی بۆ خوڵقا بوو. گیانی ژینای نازدار چەخماقەکەی لێداوە، ئەو تەقینەوە گەورەی کۆمەڵایەتی لێکەوتەوە کە دەیبینی و دەتوانم بڵم تا ڕادەیەکی زۆر بەڕاستی ئەو بارودۆخە قابلی پێشبینی بوو. هەمووان چاوەڕوانی ئەویان دەکرد کە لەم بارودۆخەی کە کۆمەلگای ئێران تێدایە بەو هەموو نەداری و برسێتی و بێکاری کە لە وڵاتەدا هەبوو،
بۆچی ینی تەقینەوەیکی گەورە بۆچی مەسەرەن ئەوەی کە لە 96 ڕوویداخۆ گەلێکیشنەوە شرایتەکە لە ئێستا هێورتر بوو یا لەوەی لە 98 ڕوویدا لەسەر گرانکردنی بێنزین هێشتا وەزعی ئابووری خەڵک بەو دژواری ئێستا نەبوو هەروە هەموو ئەو سیستەمانش کە ئێستا دەیبینینەوە خەڵکە بۆی ڕاپەڕیوە وەختانە شەر هەبوو بۆچی ینی ئەمە ڕووی نەداوە لەو قۆناغەدا چۆن بوو کە ئێمە دەگەڵ ئەو دیاردەیە ڕوبەڕوو بووین و پاشان بزانین لەکوێوە دەستی پێ کرد ئەمە دەزانین کە بەهاری عەرەبی لە خۆکوژی دەردناچی محەممەد ئەبوو عەزیز ئەو جوانی دەستفرۆشی تونوسیەوە دەست پێ کرد لێرەش مەرگی مەزلومانەی ژینا و بروسکەیە بوو هەروەکو چۆن بەهاری عەرەبی لە 2011 بێزەمینە نەبوو ئەوەیش کە لە ئێران ڕوویدا هەروە بوو بەڵام بابزانین ئەم بەستێنە چۆن ئامادە بوو یەکەم سوکایەتی بە ژنان لەسەر شەقامەکان بە بیانووی حیجاب زۆر زیادی کردبوو یعنی جمهوری ئیسلامی دوای کۆڕۆنا لەم بابەتەوە فشارەکانیش زیاترش کردبوو گەشتی ئرشاد تقریبەن ببوو بە مەیدانداری خەیابانەکان وەکو هێزشی ئینتیزامی سەرەکی کاری دەکرد گەشتی ژنانی خاهەرزێنە ئاسابی ژنانی ورد کردبوو کار گەیشتووە جێگایە کە پیاوەکانیش کەوتونە دیفاع لە ژنەکان و ئمە ڕۆژانە بەدەیان دیمەنی لەو چەشنەمان لە تۆرە کۆمەڵایەتەکان دەدیت کە تێکەڵچوون بوو و تازە بەشێک بوو لە واقعەتەکە ئەمە تەوەرەیەک پاشان بێکاری لاوان ئەمە زۆر تەوەرێکی مهم بوو هەم دەرچوانی زانکۆکانی ئێران لە سەدا 60یان بێکارن و ئەوانش کە ئێستا دەخوێنن لە زانکۆن هیچ ئومێدێکیان نییە بەوەی کە سبحەی ڕۆژ کە دانیشگا ڕزگار تەواو دەبن بتوانن کارێک بەدەست بێن بێکاربوونی ئەوانە کوێربوونەوەی هەموو ئاسۆیەک بۆ دوا ڕۆژێکی باش بۆ ژیانیان ئەوانشی زۆر بێزاور و تووڕە کردبووە بەشێکی دەبینین کە بەشێکی زۆر لەو حرەکەتێکی ئێستا لە ئێران لە گۆڕدان جوانان و جوانانیش ئەوە وەزعێتیان بوو تازەوە سەر ڕای بێکاری باسی بێکاری عمومی ناکەم باچی چینی کرێکار و بێکارەوەی ناکەم باسی بێکاری لاوانی دەرچوانی زانکۆکان دەکەم و باسی ئەو ئاسۆیەی کە کوێر بۆتەوە کوێر دەبووە بۆ هەموو کەس و پاشان باری ئابووری ژیانی خەڵک بە خێرایی و یەکجار زۆر دابەزی بوو ئەنی ئەو سرعەتەی کە ژیانی خەڵک تێدا دابەزی لەگەڵ هیچ دەورەی لە دەورەکانی ڕابردوو تەنانەت لەگەڵ دەورەی شەڕی ئێران و عێراقیش بەراورد نەدەکرا حەقدەستی کرێکار بوو بۆ 5 ئەوەندەی ژێر هێڵی هەژاری بەشی خوارەوەی چینی مامناوەندی کۆمەلگاش بەردەوام وەرشکەستتر و هەژارتر دەبوو ئیتر گرانی و هاتە خوارەوەی ئەرزشی پوڵی ئێران بەرزی لە خەڵک بڕی بوو ئەی دەتوانم بڵم بجورئەتەوە کۆمەلگای ئێران لە 43 ساڵی ڕابردوودا هەرگیز ئەو ڕادەیە لە هەژاری تەجربە نەکردبوو خاڵێکی دیکە کە ئەوە بە بڕای من زۆر مهمە ئەویش ئەوەیە کە خەباتی سنفی یا بڵێ خەباتی مەدەنی بۆ داخوازی دیاریکراو و خەباتی هێمنانە کە لەوەی 2 ساڵی ڕابردوودا بەردەوام لە گۆڕێدا بۆکو مەسەلەن حرەکەتی کرێکاران لە جنوب کارانی نەفتی جنوب کرێکارانی حوتەپە کرێکارانی بەشەکانی دیکە هەروەها معلیمان دوای ئەوە خانەنشینان ماڵباختەکان چی ئەوانە هاتبوونە مەیدان و خەباتیان کردبوو لەلایەن جمهوری ئیسلامیەوە بە خەمساردیەوە ڕوبڕوو یعنی کۆمار ئیسلامی گوێی پێ نەدابوو بە هیچ کام لەو داخوازیانە و لە نەتیجێ ئەو مبارزاتی مەدەنی ڕۆژانەی کە جەماوەری خەڵک جەماوەری خەڵکی کە باسم کرد ئەوان دەستیان دابووە نانێک نەهاتی سفرەیانەوە یعنی دەواقعدا ئەم شێوەیە لە خەبات لە پەیوەند لەگەڵ جمهوری ئیسلامی بۆ تەرحی داخوازی دیاریکراو کە ئێمە پێمان دەکوت جنبشی متالباتی جنبشی داخوازیەکان ئەوەش تا ئەو جێگای کە داخوازیەکانیان مەربوطە و راوردەکردنی خاڵچەکانیان ئەوەش بەبوون بەزگەشتی هەژاری پەراوێزی شارەکان نەتەنانەت کرێکاران بۆ ماگرتەکانیان هیچ کامیان سەمەرێکی مادی ئابووری بۆ باشترکردنیژی بارودۆخیژیانیان بەدەستەوە نەبوو بەڵام لە مقابلدا دەستکەوتێکی کۆمەڵایەتی و سیاسی هەبوو
کە ئەم دەستکەوتە کۆمەڵایەتی و سیاسی دەتوانم بەڵام یەکێک لە تەوەرەکانی ئەو بەستێنە بوو کە بۆ ئەو سەرهەڵدانە خۆڵخا ئەویش ئەوە کە لە ڕووی ڕێکخراوبوونەوە لە ڕووی ناساندنی ڕێبەرانیانەوە لە ڕووی جورئەت و جەسارەت بۆ ئەترازکردن دەربڕین بۆ ئەترازکردنەوە بەدەستی هێناوو ئەوانە خۆی ئامادەکاریەک بوو بۆ ئەو ئاستە لە خەبات و ئەتراز کە ئەمڕۆ وەی گوازراوەتەوە واتە جهەتی ئەوانی دژ بە ڕێژیم تیشتر کردەوە. خەڵکی دیکە مەسەلەی کۆرۆنایە ڕاست کۆرۆنا بۆ کۆماری ئیسلامی فرسەتێک بوو کە بە باشی کەڵکی لێوەرگرت دەتوانم بڵم پێی خۆش بوو تەلەفات زۆرتریش بێ بۆ ئەوەی وەحشەتی کۆرۆنا مەجالی دەربڕینی ناڕەزاتی بە خەڵک نەدات ئەوەش تەواو بوو لە حاڵێکدا کە خەڵک ئێستا خەتەرەکەی وەکو جارانی بەسەردان نەماوە بەڵام بیر لەوە دەکەنەوە ئەو جەماوەرە کە دەکرا پێش بەو هەموو تەلەفاتە بگیرێ و لە بیرمانەکە خامنەی نەیهێش واکسنی مؤثر بێتە ئێرانەوە خەڵک بە هەزاران کەس بە دەلیلی ئەو سیاستەی کە ئەم کابراگرتیە بەر گیانیان لەدەستدا ئەوانەی کە باسم کردن ئەوانە بەستێنی کۆمەڵایەتی و سیاسی ئەو وەزعەتەن کە ئێستا ڕوویداوە لێکۆڵینەوە لە هەموو هەر کام لەوانە دیارە کاتی زۆر دەوێت من نامەوێت زۆر لەسەری بچم بۆی کە بتوانین بە بەحسەکانی کەمان و بە مۆنۆبەی هاوڕێیان دیکە ڕابگەین بەڵام ئەم چەخماغەیە لێدرا ئەو چەخماغەی کە لێدرا و ئەو بەستێنەی تەقاندەوە با بزانین ئەوە چۆن ئامادەکاری بۆ کرا ئەوانش مهمە چونکە تەجربەی تێدایە یەکەمینیان بە بڕوای من بنەماڵەی ژینایە بنەماڵەی ژینا بەبێ ئەوەی پلانێکیان هەبێ بەبێ ئەوەی خۆیان وەکو ڕێبەرێکی سیاسی قەت تەسەور کرد بێ و خۆیان لەو ئاستا دەرخست بێ بەڵام بەکارێک کە کردیان و بە بڕوای من بەکارێکی مێژووی کە کردیان و ناوی ئەوانیش وەکو کەریشکە نازدارەکەیان چۆ ناو مێژووەوە نیان هێشت ڕۆڵەکەیان بە بێدەنجی وەلی لە نیوە شەودا ئەسپەردە بکرێت ئەمە بازەکارێک هەیە کە لە شرایەتی عادیدا زۆر لە شرایەتی ئاساییدا زۆر عادی بە نەزەر دەگا بەڵام لە کاتی ئاوا بحرانیدا و لە کاتی ئاوادا کە وردەوردە لایەنەکانیمان بۆ ڕۆشن بووە ئەو وەختە معلوم دەبێت چەندە مێژوو دروست دەکات یەک کاری سکۆڵە بەڵام بە مەوقع و لە جێگای خۆی ئەوان نەهێشت هەمووتان ئەو فشارانتان کە بۆیان هات بیستوتانە دەزانن کە لە سەعاتی هێنانەوەی لە تەحویلانەوەی تەرمەکەی لە هەڕەشە و گڕشە بۆ نەحۆی ناشتنی ئەوان خۆ پێشبینی ئەویان نەدەکرد کە ممکنە شتێکی ئەوە ڕوو بدە ئەلبەتە پێشبینی ئەویان دەکرد کە خەڵکی شاری سنە ئەمەگناسن دڵسۆزن شاری سەقز ببوون ئەمەگناسن دڵسۆزن بدەمیانەوە دێن بەڵام پێشبینی ئەویان نەدەکرد منتها ئەو وەزیفەی خۆیان کە بۆ خۆشەویستێکی خۆیان لەسەر شانیان بوو ئەو وەزیفەی خۆیان بە چڕوپڕی ئەنجامدا و دەتوانم بڵێم یەکەم بە سلاح زەمینە بۆ ئەو چەخماغە لێدانە لە هەڵوێستی ئەو بنەماڵە بەڕێزەوە دەستی پێکرد دووهەمیان خەڵکی دڵسۆز و خەباتکاری شاری سەقز بوون کە ئەو بەرەبەیانی ڕۆژی جومعە بە هەزاران کەسیان ئامادە بوون و بە هەزاران کەسیان لە مەراسمی ئەسن بەردەکردندا بەشدار بوون و ڕێوڕسمەکەیان کردە ڕێوڕسمێکی سیاسی بۆ محکومکردنی ئەو جنایەتە ئەمەش خۆی نیشانی دا کە چ ڕادەیەک لە ئامادەیی لە ناو جەماوەردا هەیە بۆ ئەتراز دەربڕین و بۆ محکومکردنی وەها جنایەتێک و سێهەمیشیان مانگرتنی گشتی بوو لە کوردستان کە من وەکو ئەرزمکردن بەهۆی گرنگی و تاکتیکە سیاسی پێویستە زۆرتری لەسەر بچی و پێم وایە لە ڕۆژان و لە مانگانی داهاتوودا تووشی دەبینەوە ئەم مانگرتن بەگشتی مانگرتنی سیاسی بەو مانایە کە لە کوردستان ڕوویداوە سێ تایبەتمەندی هەیە کە هەمویان گرنگن یەکەم ئەوەیە کە حرەکەتێکی ڕاستەوخۆ سیاسیە و ڕوو لە ڕژیمە بە پێچەوانەی مەسەلەن بزوتنەوە کۆمەڵایەتیەکان ئەوانە هەنگاوێک دواتر ممکنە سیاسی بنەوە وەکو بزوتنەوەی معلمان بزوتنەوەی
هەر بزوتنەوەیکی دیکەی لەونەوە لەسەر عکسولعەمەلی ڕێژیم و لەسەر کاردانەوەی ڕێژیم معمولاً سیاسی دەبنەوە بەڵام هەنگاوی ئەوەڵ و ڕاستەوخۆ سیاسی و ڕوو لە ڕژیم نی بەڵام مانگرتنی گشتی واقعیت کەس ناتوانێت تەردید بکە لەوەی کە کەس ناتوانێت کە واقعیەتێکە چه حقانەتی قبول بێت چ نەبێت چ پێ حق بێت چ پێی ناحق بێت بەڵام دەیبینێ بە چاوی خۆی ینی لە واقعدا دەتوانم بڵێم وەکو ڕفراندۆمێک وایە وەکو ڕفراندۆمێکی زۆر سالمیشە کە کەس ناتوانێت بڵێت تەقەلوب کراوە لە دەنگدان و سندوق ئەو لای پێکراوە ڕفراندۆمێک ئەو ڕفراندۆمە لە کوردستان وا بە بەربڵاوی کرا و دەزانین گەلێک لەو شارانە بوون کە پێشتر لە مانگرتنەکاندا بەشدار نەبوون بەڵام پێوەز بوون ئەمە خۆی زۆر مهمە کە مانگرتنی گەشتی لەواقعدا فشارێکی سیاسی زۆر تعیین کنەندەیە چارەنووسسازە بۆ سەر ڕژیم دیارە ئەگەر لە کاتی خۆی و لە ئاستی خۆیدا بکرێت پاشان مانگرتنی گشتی یەک تەفاوەتی دەگەڵ هەمووش حتا دەگەڵ تەفاوەتی دەگەڵ ئەم حرەکەتانەی کە ئێستا لە خەیابان و لە شارەکانی ئێران لە گۆڕدایە شەقامەکان لە گۆڕدایە ئەوەی حرەکەتێکی خۆرسک نییە بەڵکو ئاگاهانەیە خاوەنی هەیە بڕیار دراوە هاواهنگ کراوە ڕۆژ و سعاتی بۆ دیاری کراوە ئەوە کەمتر دەبیندرێت لە بەتایبەت لە مبارزاتی ئیجتماعی و سیاسی ئەم چەند ساڵی ئەخیردا لە ئەم سی ساڵی ئەخیردا لە ئێران جگە لە ئەوەی بزوتنەوەی سەوز نەبێ ئێمە کەمتر ئەوە دەبینین کە حرەکەتێک بانگەوازی بۆ بدرێ ڕاهبەری خۆی هەبێ ساعت و شوێنی خۆی بۆ دیاری بکرێ و بەڕێوە بچێ و سەرکەوتوانش بەڕێوە بچێ بۆیە من پێم وایە ئەو مانگرتنەی کە لە کوردستان بە سەرکەوتووی تەواو بوو ئەوە جورئەت و جەسارەتێکی وەسیعی بۆ لە ئاستی ئێراندا پەرە پێدا یعنی زۆر هێزی نوستووی لە واقعدا بۆ معناوە خەبەر هێنا بەڕاستیش دەڵێم چونکە بڕیارێکی لەسەر جێی خۆی بوو چونکە ئەو وەختەی کە بڕیاری مانگرتنی گشتی درا هێشتا تەرمی ژینای جوانە مەرگ نەهاتبووە بۆ کوردستان و نەدرا بوو هەستا معلوم نەبوو بنەماڵەکان چۆن دەتوانن ئەو مەراسمی ئەسپەردەی ڕۆڵەکان جێبەجێکەن جا بۆیە من پێم وایە کە ئەم مانگرتنە گشتیش یەکێک لە لایەنەکانی ئەو چەخماقەیە بوو کە لێدرا لە پاڵ ئەوانی دیکە لە پاڵ هەڵوێستی بوێرانەی بنەماڵەکەی لە پاڵ حرەکەتی سیاسی و دڵسۆزانەی خەڵکی شاری سەقز و هەروەها مانگرتنی گشتی ئەمانە هەمویان دەستیاوە پەیامێکی زۆر بەهێزی پێبوو ئەو مانگرتنە هەم بۆ خەڵکی ئێران کە بەڵێ دەکرێت و هەم بۆ جمهوری ئیسلامی کە بزانێ بزوتنەوەی شۆڕژگەرانەی خەڵکی کوردستان زیندووە ئەگەر خەباتی چەکداری پاشەکشەی پێکراوە ئەگەر بگیر و ببند هەیە ئەگەر سەرکوت هەیە وەگەر سە ساڵە بە زۆری زۆردار خۆیان بەسەر ئەو خەڵکەدا سەپاندووە بەڵام بزوتنەوەی جەماوەری لە کوردستان زیندووە و حیزبە سیاسەکانی جێگا و پێگەی خۆیان لەناو کۆمەڵانی ئەو خەڵکەدا پاراستووە و بە قسەیان دەکەن ئەمەش خاڵێکی مهم بوو لەوبارە ئێستا بۆ وەزعەوە حرەکەتێک لە ئێران دەستی پێ کردو ئێمە پێویستە بزانین کە ئەو داهاتووی و حرەکەتە بەرەو چۆ دەچێت جارێ ئەو ڕووداوانەی لەو هەژۆدا ڕوویداوە ئەومان پێ دەڵێن کە سەرهەڵدانی سەراسەری ئەم دەورە لە هەموو ڕوویەکەوە جیاوازتر و بەهێزتر و قوڵترە بەڵام لە هەمان کاتدا ئەگەر بۆی بمان هەوێ بزانین داهاتۆکەی چییە دەبێت بزانین هێشتا نە دوژمن هەموو زەرفێتەکانی خۆی بۆ بەرەو ڕووبوونەوە لەگەڵ ئەو سەرهەڵدان و ڕاپەڕین هێناوەتە مەیدان و نە جەماوەری خەڵکی ناڕازیش هەموو زەرفێتەکانی خۆیان بەکارهێناوە جارە تا ئەوجگای کە بە جاوماوەەر مەربوتە دەزانین کە ئەوەی کە بە تایبەت جەماوەری خەڵکی ئێرانی و بەتایبەت خەڵکی فەقیر و هەژار و کرێکاری ئەو وڵاتەی چەواوەند جارس کردبوو ژیانی ئابووری و مەعیشەت بوو و بزوتنەوەی خەڵکی حاشیەی شارەکانمان دی بوو
وگەلێک شتی مادی وەکو مەسەلەی ئاو مەسئلەی زۆر شتی دیکەی مربوط بە ژیانی ڕۆژانەیان کە ئەوان لە گۆڕەدا دەبینین هێشتا ئەو هێزە نهاتوتە مەیدان. ئێمە هێشتا خەڵکی حاشەی شارەکانمان نییە کە بەو بە دروشمی خۆیان و بەسلاح بەو چینە و نەفرەتەش کە ناشی لەو هەموو سیستەمە هەیە کە بەسەر ژیان و بەسەر بەڕێچوونیاندا دادەسە پێ بۆ هات بنە مەیدان ئەوان نبینی هێشتا جارێت یا زۆر بە کەمی دەیانبینی هێشتا خانەنشینان و معلیمان و کرێکاران و زۆرێک لەوانە هەن هێشتا لە خیاباندا بەو وسعەتە نایان بینین و هێشتا ئێمە لە حاڵێکدا ئەو زەرفێتانە نووسووە لە وڵاتەدا و هەیە و بەکار هاتووە بزوتنەوەی کرێکاری لە چەند ساڵی ڕابردە بە ڕۆژیش نەبووە کە تعتیل بێ بزوتنەوەی معلیمان هەروە و بزوتنەوەکانی دیکەش هەروە ئێستا ئەوەی کە دەیبینین لە حەول و حەوشی حرەکەی جوانان بە دەوری دروشمی ژیان ئازادی و بە محوەرێتی مەسئلەی گەشتی ئێرشاد و حجابی ئیسلامی و هەمووانە بەڵام هەموو خەڵکیش ئەوەی تشخیص داوەکە ئەمانە بەدینایان مەگەرەوەکە ئەو ڕژیمە تێپەر بن بۆیە زۆر بە خێرایی گواستراوە بۆ دروشمی ڕوخانی ڕژیم. پس کەوایە هێشتا گەلێک زەرفیت ماوە کە بەکاربی بەڵام لەگەڵ ئەوەشدا کە دەبێت چاوەڕێی ئەوە بکەین و نابێت چاوەڕی ئەوە بکەین ئەو هێزانە هەموو بکەونە کار و هەروەها دەبێت چاوەڕێ ئەوە بکەین ڕژیمیش هەموو شێوە و شگردەکانی خۆی بێنێتەکایەوە. گۆڕانکاری لەسەرەوەی دەسەڵات ممکنە ڕوو بدە جا ئەلبەتە باشترین حاڵەت شێوەیە بڕوخێ و ڕژیمە بەڵام بە بڕای من هێشتا ئیمکانی ئەوە هەیە کە فشاری جەماوەر ئەو ڕژیمە وادار بکە بەردەوام ڕنگ بگۆڕێ و هەموو ڕێگەکان بۆ بەردەوامانەوەی خۆی تاقی بکاتەوە. ئەومانەوە بە تەجربەی زۆر بە شوێنی دیکەی دنیا دیوە و بەڵام ئەوەی کە وازەحە ئەوەیە کە ئەم سەرهەڵدانەی ئەم جارە وای کردووە کە بە گۆڕانکاری یا بڵێن ڕووکەشی لەسەرەوە یا بە گۆڕانکاری تەنانەت دراماتیکیش لەسەرەوە کە چوارچەوەی ڕژیم بە هەرحاڵ پارێزێ بەوە دانامرچێتەوە. هەموو ئەوانە ئەومان پێ دەڵێن کە ئەم بزوتنەوەیە لە نەوعی بزوتنەوەکانی پێشوو نیە بەردەوام زەرفێتیەوە هەیە پەرەبستێنێ. بۆیە ئێمە دەبێ خۆمان بۆ مبارزەیەکی درێژماوەتر ئامادەکەین و ئەو درێژماوەبوونی ئەو مبارزە یا ڕێگایە بۆ ئەوەی کە بەدیلێکی ڕادیکاڵ و پێشکەوتوز خواز و جێ بتمانە و دڵخوازی جەماوەری ڕاپەڕی و جێ ئەو ڕژیمە بگرێتەوە و ئەو بەدیلە تەنیا هەنگاو بە هەنگاو پەروەردە دەبێت تەنیا هەنگاو بە هەنگاو شکڵ دەگرێت. بۆیە من باسی مانگرتنی گشتیم کرد بۆ ئەوەی کە لە کاتێکدا کە ڕێژیم یەکێک لە تاکتیکەکانی خۆی مەسەلەن کە سەرکوتی خوێناوی تر لەوەی کە ئێستا بۆ بیکابیانتە کایەوە لە سوورەتەدا خۆ ئێمە ناڵێن خەڵک بڕۆن بە هەر قیمەتێک بۆ سنگتان بەگولەوە بنین دەڵێن لە تاکتیکانتادا ئینعتافتان هەبێت دەڵێن کە بزانن لەکوێ پێشڕەوی پێویستە بیکەن لەکوێ دیفاع پێویستە دیفاع بکەن تەنان لەکوێ پاشەکشە پێویستە پاشەکشە بکەن. ئێمە دەبێت بۆ کۆمەڵانی خەڵک بۆ مبارزەیەکی درێژخایەنتر ناڵم درێژخایانی ساڵهای توولانی ئەو دۆرێکە قەدیم دەمانکو درێژخایەن بەڵام بە هەرحاڵ لەوەش درێژتر کە جۆرێک لە تەسەوری سەرکەوتنێکی زوو ئاسان بەدەستێ بەتایبەت دەبێت ڕفەقان ئەوڕانی ئەو ژوورە تەوەجۆ بکەن کە ئەوەی کە لە غەربەوە دەیبیستین لە ڕۆژاوا لە وڵاتانی ڕۆژاواوە دەیبیستین وەکو پشتیوانی قەترەچەکانیە ئەوانە هەمووی بۆ ئەوەیە جمهوری ئیسلامی بخەنە مۆقعیەتێکەوە ناچاری بکەن کە بدڵی ئەوان بکە لە سەرکێشەکانی دەست هەڵگرێت ڕژیمێکی دەستەمە و هاوکار بێ لە جیاتیەوەی سەرکەش و دژیان بێ بۆ ئەوەیە ئەوانە دەنات ئێستا بە هیچ جۆری لە جۆرەکان پێیان خۆشنی ئێران بە جۆرێک بڕوخێ جمهوری ئیسلامی بە جۆرێک بڕوخێ کە بۆیان قابلی پێشبینی نەبێت کە چ دێتە جێگای ئەوە زۆر مهمە کەوایە ئێمە ناتوانین چاوەڕێ ئەوە بین کە دەستێکی دەرەکیش بێ ئەو کارەمان بۆ ئاسان کاتەوە
کە کارەکە ئاسان نییە ئەگەوابێت دەبێت خۆمان بۆ قۆناقەکانی دوایش ئامادەکەین جا لێرەدا بوو کە مەسەلی ماگرتنی گشتی وتم مەسەلەن یەکێک لەو تاکتیکانێ ئەمڕۆ شارێک سبینە شارێکی دیکە ئەمڕۆ ئوستانێک سبین ئوستانێکی دیکە ئەمڕۆ بوارێک ڕۆژکە بوارێکی دیکە جارێک سەراسەری بۆ ئەوەی کە خەڵکیش ژیان و بەرەچوونی تێک نەچێ و لە هەمان کاتدا ڕژیم وردە وردە ماندوو ئەو ئفلیس کامل لە بیرمانەکە وەختی ئەو هەموو ئەترازات و خۆپیشاندانی خیابانی ساڵی 57 بوو مانگرتنی کرێکارانی نەوتی جنوب و کرێکارانی پالاژگاکانی یاران پشتی ڕێژیمشکات و هاتە هانای وزوتنەوەکەەوە ئێمە دەبێت هەوڵ بدەین هەموو ئەوانە هیچی بە خەسار نەدەین و لە هەموو فرسەتێک بۆ ڕێخستن و بەرەو پێشبردننی کەڵگۆر بکرین. آخرین بەشی بەحسەکەم کە دەبێت درێت لە نی سعات حتا مەقدور تور نەچێشەوە بەحسەکان مربوطە بە ئەرکەکانی خەڵکی کوردستان لەم قۆناغەدا. من لا وایە کوردستان فرسەتێکی زێڕینی بۆ هەڵکەوتووە یان بزوتنەوەی خەڵکی کوردستان ئەو فرسەتەی بۆ هەڵکەوتووە کە نابێت لە دەست بچێ. ئەو فرسەتەش عیبارەتە لەوەکە سەمپاتی و سۆزی کۆمەڵانی خەڵکی ئێران میلیۆنها نەفەر لە خەڵکی ئێران بەرەو کوردستان و بەرەو پێشینەکەی و بەرەو خەباتەکەی و بەرەو داخوازیەکانیشی بە دەرەجەیەک بڕای من ڕاشێشراوە. یعنی خەڵک ئێستا بە تەحسینەوە چاو لە هەموو ئەو 43 ساڵی خەڵکی کوردستان دەکەن. ئەگەر تەنیا ئێمە مقاومەتی دوای 58مان بوو بۆ ئەوەی کە ئەو سۆزە پێکبێنین ئەمڕۆ وشانازیش بۆ ڕابردۆ دەکەین ئەمڕۆ ئێستا دەبینین چەخماغی شۆڕشێکی نوێ لە کوردستانەوە لێدراوە. ئەمە زۆر مهمە ینی ژن کورد و حیجاب ئەم سێشتا بۆتە نما هەم ئەرسێکیان نمادی مەزلومیەت و ستەم ژن نمادی جۆرێک لە ستەمە کورد نمادی جۆرێک لە ستەمە و حجابیش نوانەی جۆرێک لە دیکتاتۆری و سەرکوتە. ئەمانە لە کوردستان سەری هەڵداوە ئەو شعارە لە کوردستانەوە ڕۆیشتۆ بەرەو هەموو ئێران و سۆزی هەموو خەڵکی ئێرانی ڕاکێشاوە. بێزگە لەوانە ئەوەی کە زۆر مهمە بڕای من ئەوەیە کە لە کوردستان ئێمە هەمیشە نیگەرانی ئەوە بووین دووبەرەکی و تەفرەقەنانەوەی دوژمن دووبەرەکی نانەوە نێوانی کورد و تورک کورد و نەتەوەکانی دیکە یا شیعە و سونی هەموو ئەوانە ڕیزی یەکگرتووی خەڵک تێک بدا دوژمن کەڵکی لێوەربگرێ بۆ ئەوەی کە جێگای خۆی بکاتەوە بۆ سەرکوتی خەبات و مارزێکە لە ڕێدایە. ئەمە ئەم دەورەیە ئەو پیلانەی دوژمن بە شێوەی استراتێژیک پوچەڵ بۆتەوە. ینی لەوە خەبەر خۆشتر نییە کە بڵێن خەڵکی نەغەدا کورد و تورکی بەیەکەوە هاتوونە خەیابان خەڵکی ساین قەڵا و تکاب و ئەمانە هاتوون قوروە و بیجار پێشقەراو ئیشی لە پێشقەراوڵانی مانگرتنی ڕابردوو بوون لە ورمێ کورد و تورک و هەرمەنی هەمویان شان بشانی یەکتر جوانانیان لە خەیاباندان و جانبازی دەکەن. ئەمە فرسەتی ئەو فرسەتی تاریخی دەڵێم ئەوەیە لە حاڵی دامە هەمیشە نیگەران بووین کە لە ناکۆچی نێوان نەتەوەکان و خاندانی ئەو ناکۆچیە خوێن بێ سەران بەرێ تەجربەی تاڵمان هەبوو لەو بارەوە. ئەمە فرسەتێکە و دەستکەوتێکی گەورەیە بۆ خەڵکی کوردستان. ینی زۆر مهمە ئەو هەمبەستگی دەبێت وەکو گلێنەی چاو بیپارێزی تا ئەو جگای کە بە خەڵکی کوردستان بەگشتی و خەباتەکەیان مەربوط دەبێت ئەوەیە کە دەبێت بەردەوام بن لەو خەباتەدا. بەردەوامی زۆر مهمە بەڵام لە هەمان کاتدا دەبێت خۆیان لە زەرەر و زیانی زۆری پارێزن. ئێمە دەزانین هەر لەو ڕۆژاندا دیتمان کە جمهوری ئیسلامی لە کوردستان لە فاسەیەکی زۆر کەمدا چ کوشتارێکی کرد 16 کەس لە کاتێکدا گیانیان بەخت کرد لە کوردستان کە هێشتا جارێ بەو شێوەیە دەستی نەدا بۆ تونند و تیژی لە هەموو ئێران وهر ئێستا لە خەیابانەکان تانکی هێناوەتە خەیابانی زرێپۆشی هێناوەتە خەیابان و ئیتر مەرزەکانی تەنیوە مەرزەکان تۆ باران دەکا ینی کارێکی وا دەکا کە بەهانەیەک بەدەست بێنێ هەوڵ دەدا بەهانەیەک بەدەست بێنێ بۆ سەرکوتی خوێناوی تر. من دەڵێم بەردەوام بن لەو مقاومەتە بەڵام دەبێ خۆشیان پارێزن لە تەلەفاتی زۆر. بەڵام ئەوە چۆن دەکرێت؟ ئەوە بە دەستوری لەسەرەوە ناکرێت
ئەو بۆ ناکرێت کە حزبێکی سیاسی لەسەرەوە بڵێ ئەو ڕۆ هێمنانە وەرنە خەیابان. کاکە جان تۆ دەڵێ هێمنانە وەرنە خەیابان، ئەخە دوژمن هێمنانە بەڕۆ ڕویان نابێتەوە، خە دوژمن زمانی هێمنانە حاڵی نابێ کەوابێ ئەو هێمنانەی تۆ بۆ چییە؟ ئەوەی کە تەکیە دەکەی لەسەر ئەوەی کە خەڵک هێمنانە بێنە خەیابان، یعنی گوایە تونند و توێژی ئێمە دەیکەین کە ئەو جار دەبێ یەکێک بێ پێمان بڵێ هێمنانە وەرنە خەیابان. ناو تونند و تیژی ئەوان دەیکەن و زۆر بە توندیش لە عەلی لە دژی خەڵکی کورد دەیکەن و دەبێت زۆر لە بابەتەوە وریابین کەوایە بڕیاری ئەوەی کە چێ بێتە خەیابان و چێ نێتە خەیابان، لە چۆ بێنە خەیابان و لە چۆ نێنە خەیابان، بڕیارێکە کە لە مەحەلدا دەدرێت و بڕیارێکە کە بە وەسیلەی ئەو ڕەهبەران و کەسایەتی خۆشنا و ئەزمونانەی کە لە مەحەلدان دەیدەن ئەوان دەیدەن بڵێ مش پشتیوانی دەکەین. ئەمەش زمینەی بۆ خۆش دەکەین، تۆپخانەیەکی تەبلیغاتیمان لە پشتەوەیاندا کردۆ بەردەوام هەوڵ دەدەن ڕێگایان بۆ هەموارکەین، بەڵام لیان گەڕین بە ئەو ڕەهبەرانی محەلیەمان لە هەر شوێنێک لە هەر شارێک لە هەر گەڕەشێک خۆیان تەشخیصی ئەو بدەن کە کەی مناسبە و کەی مناسب نییە. ئەوە دەبێ زۆر مهمە کە لە مەسلەی ئەرکەکانمان ئێستا بیناسین و بزانین کە ڕۆژانێکی سەختمان لەبەرە و ئەو ڕۆژانەش دەبێت بە ئاگاهی و بە وشیاری و بە تاکتیکی دروست لە کاتی خۆیدا ڕسا بکەین. بە نەزەری من ئەوەی کە زۆر مهمە ئێستا دەبێت ئێمە پەیوەندی هاوڕێیەتی بەبێ جیاوازی لەگەڵ هەموو خەڵکی خەباتکار سەر بە هەر ئاینونەتەوەیەک دابمەزرێنی. یعنی ئێمە ئەوەی حاصلمان کردووە لەو هەنگاوی ئەوڵەدا ڕێگای دوژمنمان چۆر کردوێتەوە بۆ ئەوەی کە بتوانێت تەفرەقە بخاتە بینمان، ئەوە دەبێت بیپارێزین، بەڵام دەبێت موازبیش بین کە دوژمنیش بێکاردا نەنیشتووە، زەمینەکانشی هەیە، پێشی نوشتیشی هەیە، خەڵکی لێوەردەگرێت کەوایە یەکێک لە وەزیفەکانمان بە تایبەت لەو شارانی وەکو ماباد وەکو نەغەدە وەکو میاندوا وەکو تکا وەکو هەر شوێنشیکە کە بە نەوعێک وەکو ورمێ کە ئەو هەر لە جاتیەوەی بین ژمارە بکەین کورد چەندە و تورک چەندە و ئەوەی دیکە چەندە ژمارە بکەین بزانین چەندە خەباتکارمان بە دەنگی یەکگرتو هێناوەتە سەرشەقام و چەندە سیاسەتێکی دیاریکراومان شان بەشان یەکتر بردووەتە پێشە. ئەمە زۆر مهمە. نقطەیەکی دیکە کە پێویستە تەکیە لەسەر بکەم ئەویش ئەوەیە کە کولەن ڕێگا نەدەین بەوەی کە ڕاستە خەڵکی کوردستان نەتەوەیەکی ستەم لێکراوە و کێشینەی تاریخی هەیە، پێشینەی دیاریکراوی و 30 ساڵی هەیە و وازەها شکی تێدا نییە، بەڵام ڕێگا نەدەین کە ئەوە کەلێن بخاتە نێوان ئەو خەباتەی کە ئێستا لە ئێران لە کایدایەوە ئەوەی ئێمە هەمانە، ینی ئێمە لەو خەباتە سەراسیدا نەبڕین بە سیاسەتێک بەکردەوەیەک بە بۆچوونێک هەڵوێستێکی ئەم حزبە ئەو حزب لەو خەباتە نەبڕین و ئەو لە زەرفیەتە بەهێزەی کە دەتوانێت بە بڕای من دەتوانێت ببێتە پشتیوان بۆ ئەوەی کە داخوازیەکانی نەتەوایەتی خەڵکی کورد ئاسانتر و کەم دەردیسەرتردا دابین بێت. ئەوە زۆر مهمە، دەبێت ئێمە لەو خەباتە سەراسەرش دانەبڕین. و نهاتەنیش ئەوەی کە دەبێت شاری پێ بکەم مەسلەی حزبە سیاسەکانی کوردستانە. حزبە سیاسەکانی کوردستان بە بڕای من نیشانیاندا کە دەوریان هەیە لە یاریکردنی چارەنووسی و کۆمەلگایە، ئەوە وازەحە هەموو کەسی دەیزانی، بەڵام ئەو دەورە داریش کە ئەسپات بوو، بەڵام ئەوەش دەبێ خەساری نەکەن کەڵکی لێوەربگرن. کەڵک لێوەرگرتنیش ئەوەیە کە یەکگرتووی نێوان خۆیان پتەوترکەن. ئەم یەکگرتووی پتەوکردنە بەڵام معنادارە، ینی زۆر بەسلا لایانی جۆرازۆری دەدەکەوێتەوە. ئەویش مەسەلەکە ئەوەیە کە یەکگرتووی هەر ئەوە نییە کە دروشمی یەکگرتوانە بدەیت، بەڵکە دەبێت لە کرداردا یەکگرتوو بی، لە کرداردا سابیت بکەیت کە یەکگرتووی. هەموو کەس ئێستا هەرچی دروشمی هەرچی ئاواتی شیرینە هەموو کەس بەسەر زمانیدا دێ، کەس نکۆلی لێ ناکە، بەڵام مەسەلەوەی بەکردەوە چی بۆ دەکەیت و بەکردەوە چۆن ئەو ڕیزە پتە و دەکەی و پتەوی ڕادەگری بۆ ئەوەی کە زمینەی کاری هاو بەش پێک بێ.
بۆیە من پێم وایە دەبێ حزب سیاسەکانی کوردستان هەوڵ بدەن ئەو کێشە و ناخۆشیانەی کە لە نێوانیاندا بووە وردە وردە ساڕێژی کەن کولانەوەی برینی کۆن و بەحسایە کە زەمان و مەکانی دەجێ خۆی نییە ئەوە غەیری ئەوەی کە زمینەی ئەو وحدەت و یەکگرتووەیە کە ئێستا لە نانی شەویش بۆ خەڵکی کوردستان لەو خەباتیاندا لازمترە لە بین دەبە بۆیە من پێم وایە دەبێ ئەو کارە بکەین ئێستا ممکنە یەکێک بڵێ دەی باشە ئێوە بۆ ناسن ناوەندی هاوکاری نه ناوەندی هاوکاریمان پێ ئەو ناوەندە نییە کە تەنانەت ئەو یەکگرتوێشی دروست کردو ئەو یەکگرتوێش پێک بێنی ئەوە نییە بەڵام هەوڵ بدەین بۆ ئەوەی کە بچین بەرەو ئەوە من لەو باوەڕدام ئەگەر ئێستا کێشە و اختلافی ناو حزبەکان ڕاپێشینایان اختلافاتی هەرچی سیاسیان ئەمانە ڕێگرا یا شتی سکۆڵە گەورە دەبێتەوە لە حاڵەتێکدا کە بزوتنەوە کۆمەڵایەتێکیان و ئەو بزوتنەوە جەماوەریە گەشە دەکات و ئیتر جمهوری ئیسلامی دێنێتە بەسلا بەردەم چۆکدادان لەو شرایطەدا گەلێک لەو کێشە و ناکۆچیانە فەرعی دەبنەوە دەکەونە پەراوێزەوە زۆر قسە هەیە کە هەر ڕووی مەجلیسی نابێ بیکەی ئێمە دەبێت ئەو فرسەتانش خۆزینەوە بە پێی نیازێک کە لە هەر سەردەمێکە پێک دێ بە پێی ئەو نیازە هەنگاوی پێویستی بۆ هەڵگرین بۆەوەی کە دوژمن نتوانێت ڕیزەکانی خەڵکی کوردستان تووشی تەفرەقە بکات نهایەتەن فقط من ئەوە دەڵێم کە کۆمەڵە وەکو ڕێکخراوێک لە جەرگەی خەباتی جەماوەر هەستاوە ئێمە ڕاستە لە ساڵ 1940 پێکاتوین و 9 ساڵ خەباتی نەهێنیمان بووە ئەوە بەجێ خۆی بەڵام جەماوەری بوونەوەی بوونی ئێمە بەهێزێکی واقعی لە مەدانی خەباتی سیاسی کۆمەلگای کوردستاندا لە 1950دا لە جەرگەی ئەو سەرهەڵدان و ڕاپەڕین و گەشەکردنی خەباتی کۆمەڵایەتێدا هەڵقڕین ئێمە ینی ئێمە ڕۆڵەی ئەو خەڵکی و بناوەرین بەرژەوەندێکمان غیری بەرژەوەندی کۆمەڵانی خەڵکی کوردستان نییە بە هەموو نیازەکان و بە هەموو داخوازیەکانیانەوە و بە هەموو هێز و توانای خۆشمانەوە هەوڵ دەدەین ئەو ئەرکە و ئەو وەزیفەی کە کەوتوە سەرشانمان کە جوابدانەوە بە ئیسلاح بە سەرچاوی هێز و توانایەکەمانە ئەوە پێی هەستین و جێبەجێکن من بەشەدا ئەرزشی دیکەم نییە زۆر سپاس کاک سێبراهیم دەستەکانت خۆش بێت